خەڵکی دەبەری ڕاپەڕین، خەڵکی دەبەری باڵەکایەتی، خەڵکی دەبەری ئاکوێتی وەرتێ و منتیقەکە بەڕاستی ناڕەحەتێکی ئێکجار گەورە و زۆری پێوە دیارە. ئەو ناڕەحەتی وای کردووە بێزاری کادیر و مەسئولیشی لێکەوتۆتەوە. چۆ بەڕاستی خۆش نییە. حکومەت هاتووە هێزێکی لەوێ داناوە بە ناوی حکومەت، بەڵام ئەو هێزێک کە لەوەیە من جارێکیش باسم کردووە باوڕ بکەن بۆ ئەو مەبەستە نەهاتوو پاراستنی خەڵکو بۆ سنوورەکە، چکە سنوورەکە نەپێویستی بە پاراستنە، نەپێویستی بە هێزە، نەپێویستی بە شتانەیە. تەنها گرفتە کە لەوێیان دروست کردو کێشەیە کە لەوێیان ناوەتەوە بە ئەنقەستا دەستی خەڵکی دی لە پشتەوەی کە خەڵکی دی لە پشتەوەمە وەکو جەماوەری منتیقا حەز دەکەین داوا لە سەرکردایەتی کورد دەکەین، داوا لە مەکتەبی سیاسیەکێتی دەکەین مەوقیفی خۆی تونتر بکات لەسەر لابردنی ئەم هێزە. هەموو هێزەکان وەکو پێشووی لێ بکەنەوە پێشدان هیچ گرفتێکی لێ نەبووە و هەموو خەڵکی دەبەری ڕاپەڕین و دی وەرتی و باڵەکاتی ئەزانن کە هیچ گرفت نەبووە کاکە. ئەو جار ئەو کێشیان لێرە دروستکردوە خەڵکە زۆر ناڕەحەتە. ئێمە ناچارین ئەگەر بێت و لای نەبن فشاری جەماوەری گەورەتر دروست دەکەین بە هیچ دوودڵیەوە لایەبین لەبەر ئەو هێزە پێویست نییە. چکەمە باشترە زانین خەڵکی وەرتێ و خەڵکی ئەو دیوە وامان تەنسیق کردووە. گرفتیشمان ئەوەیە کە چاوەڕێی کۆبوونەوە ئەنجومەنی وەزیرانەکەین، دوای کۆبوونەوە بزان نەتیجەکەی چ دەبێ. ئەگەر حکومەت وعدی داوە هەندێک برادران وعدیان داوە لابچن و چۆلیکەن، ئەگەر چۆڵ نەکەن ئەمە بە هەموو ژن و منداڵی دایکی شەهیدان کوڕی شەهیدان کە سوکاری شەهیدانیان وەسەرێکێڕین ئەو هێزە لێ وێلا دەبین. بۆ ئەوە نییە ما بڵێن حکوومەتی خۆمان ناخۆش دەوێت، هێزی خۆمان ناخۆش دەوێت، بەڵام گرفتە دروست کراوە. گێسەڵ لەوێ دەندرێتەوە، شەڕ و ئاژاوە لەوێ دروستە بێ. حەز ناکەین چیری خەڵکی ئێمە وڵاتی ئێمە منتیقەیە چیری بەرگەی ئەو ناخۆشی و ناڕەحەتیانە ناگریت، بەڕاستی بەرگەی ناگری. دەستی دەرەکی لە پشتە و هیچ گومانی نیە. شتی گەورەتیشم لایە دەزانم کوشە، هیچ گومانی شتیان نیە. خەتەری دیکەش لە ئارادایە.